لە بەرزترین پرۆژەی نیشتەجێبوون لە هەموو عێراقەوە سڵاوتان لەبێت. لە زۆنی ئەی بەرزایەکانی قەیوان لە دوای ئەوەی ژیانکردن لە هەردوو باڵەخانەی ئەی4 و ئەی3 دەستی پێکرد، لە ئێستادا کارکردن لە بڕگەکانی تەواوکاری لە هەردوو باڵەخانەی ئەی1 و ئەی5 بە شێوەیەکی چڕوپڕ بەردەوامی هەیە. لە باڵەخانەی ئەی1 کارکردن لە ڕووکاری دەرەوەی باڵەخانەکە و کاری گەچکاری و نەبخی شەرکاشی بەرەو کۆتایی دەچێت و لە هەر یەک لە بڕگەکانی شۆفاژ و شاپ و معالەجە کارکردن دەستی پێکردەوە بەردەوامی هەیە. و لە باڵەخانەی ئەی5 کاری تەواوکاری دەستی پێکردو و لە هەر یەک لە بڕگەکانی گەچ و لە ڕووکاری دەرەوە بەردەوامی هەیە. هاوکات لە دەرەوەی باڵەخانەکان کارکردن بەردەوامی هەیە لە ڕێگای سەرەکی پرۆژەکە و کاپارکی تایبەت بۆ ئۆتۆمبیل و ئامانجمانە بە باشترین کوالیتی و لە وادەی دیاریکراوی خۆیدا ڕادەستکردنی یەکەکان دەست پێ بکەین.